بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئەمەوێ ئەمڕۆ پێکەوە سەرەتای وتارەکە لە خزمەتێکێک لە لاوەکانی شاری مەککەیە بەسەربەرین، لاوێک کە بە مناڵی ڕۆمیەکان دزیان و فێری لەهجەی ئەوان بوو، فێری تیربازێکی زۆر باش بوو. دواتر دەسا و دەستکڕا و فرۆشرا هەتا وەکو کەسێکی مەککەیی کڕی و هاتە ناو مەککەوە. کە هاتە ناو مەککەوە و ئیخلاس و دڵسۆزی و خواناسی ئەم لاوە و گورج و گۆڵی و توانای کارکردنی سەرنجی سەید و گەورەکەی ڕاکێشا، دەستپاکی و ئەمینەکەی سەرنجی ڕاکێشا، بڕیاریدا ئازادی بکات. کە ئازادی کرد، دەستی کرد بە کەسابەت، پارەیەکی باش و شتێکی چاکی کۆ کردەوە. 32 کەس موسڵمان بوون، ئەویش لەگەڵ عەماری کوڕی یاسرە لە بەردەم دەرگای ماڵی ئەرقەما بەیەک گەیشتن و دوو لاو و جوان چوونە ژوورەوە و لە خزمەت پێغەمبەری خۆیان صلی الله عليه و آله وسلم ئیمانی هێنا کە ئەویش سوهەیبی ڕۆمیە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە ویستی هیجرەت کات، دوو کەسی هەڵبژاد بۆ ئەوی لەگەڵیا شەریک بن و لەگەڵیا بڕۆن. سەیدنا ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵ سوهەیبی ڕۆمی. سوهەیبی ڕۆمی لەبەر ئەوەی کافران و مشریکین زانیان کە ئەوێ هیجرەتکە، کەشف بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەوی بەجێهێشت، خۆی و ئیمامی ئەبوبەکر پێکەوە هیجرەتەکان کرد. سوهەیب لە دوای ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هیجرەتی کرد، خۆی کۆ کردەوە. مەشهور بوو لە ناو مشرکینی قوڕەیشا کە هیچێکە لەو کەسانەی تیرەکانی بە خسار نادا، چۆن تیرەکانی بۆ شوێنێ لە هەدەفیان ئەدا. هەموو ئەو تیرانەی لە ماڵەوە هەبوو تۆکمەی کرد، شمشێرەکەی هەڵگرت، دەرچوو لە شاری مەککە بۆ ئەوەی هیجرەت کرد. مشرکین هاتن دەورەیان لێگرت، ئەویش کەوانەکەی خۆی داگرت و تیرەکانی هەموو چەقاند بە لمەکە لە بەردەمیا و هاواری کرد: هۆ قوڕەیش، ئێوە ئەزان تیر مزایە نابێت، سوێن بەخوا تیرێک ناهێڵمەوە لەسەر زەویە، پێتانەوەی ئەنێم. دوای ئەوە شمشێرەکەم هەڵ ئەکێشم هەتا بتوانم لێتان ئەکوژم، دوای کە گیراشم چیتان لەدەزیە بیکەن، ڕێم بدەن با بڕۆم. وتیان ڕێت نادەین، تۆ فەقیر و بێماڵ و عەبد هاتیتە ناو ئێمە، ئێستا کۆڵێ پارە و سەرد و سامانە کۆ کردوتەوە، ئەتەوێ بڕۆی لە شێر دەستمان. ئەوی زۆر بە ئاسانی وتی ئەگەر ماڵەکەتان بدەمێ ڕێگەم ئەدەن. وتیان هەرە وەڵا حەقمان نییە بەسەرتان، دەی ماڵەکەم لە فڵانە شوێنە شاردوتەوە بگەڕێنەوە، چکۆی ئەنزانی ئەم گەنجە درۆ ناکە. وتیان ڕازین. وتی هەمووی بۆ خۆتە. ئەڵێ چەند گۆزەیە ئاڵتون بوو پارەکەی کە شاردوویەوە، نەبوو کەم بێ. ئەوان گەڕانەوە و ئەویش هات لە ڕێوە عومەری کوڕی خەتابی پێگەیشت، هاواری لەکە ڕەبیح البەیع ڕەبیح البەیع. وتی چی بووە ئەی عومەر؟ وتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرموویەتی ڕەبیح البەیع سوهەیب. لەوێەوە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم چیت کردووە ئەی سوهەیب؟ بۆی گەڕانەوە وتی ئاوا بوو، چوە خزمەت پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم، لە پشتەوە هێشتا نزیک نەبوو لە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم، هاواری کرد ڕەبیح البەیع سوهەیب. سوهەیب براوەیە، لەم کڕین و فرۆشت ناکردوێتی براون. میزانێکەیە لای ئێمە، میزانەکەیە لای خوا. لەوە ئەچێ لای ئێمە کەسێک کە پارەی زۆر بێت،
بڵێن ئەمە براوەیە، بەڵام کەسێک کە خواناسی زۆر بێت لە حەقیقەتە براوەیە. ئەگەر هەموو سەرزەوی هی تۆ بێ و هاڵاوێکی جەهەنەم هەر هەمووی فیداەکەی بە فریاتەوە نایە، کەوابوو کێیە ئەو کەسەی کە براوەیە، کێیە ئەو کەسەی کە نەتیجەیەکی هەیە. ئەو کەسە نییە کە کۆ ئەکاتەوە، ئەو کەسەیە کە ئەبەخشێ، ئەو کەسە نییە لە نەزەری خەڵکی ئەمڕۆیە بە براوەدا ئەندرێ، نەخێر، کەوابوو براوەی دین شتێکی ترە. ئێمە هەمومان ئەزانین کەسێک کە ڕیبا ئەخوات پارەی زۆرە بێ، کەچی خوا جل جلاله ئەفەرمێ يمحق الله الربا ويربي الصدقات. هەرچی ڕیبایە هەمووی خوا مەحقی ئەکا نایهێڵێ، گەشە ئەدا بەو سەدەقاتی کەوا ئینسان ئەیکە. ئینسان دووشتی هەیە کە لە کوردەواریە دائیمە وتوانە نەفس و ماڵ، ئەم دووشتە لە قورئانەوە وەرگیراوە، وتوانە ماڵ و مناڵ. ماڵ لەگەڵ مناڵە، ماڵ لەگەڵ نەفسی خۆیە. ئینسان ئەم دووشتەی هەیە بەلایەوە زۆر بەقەدر بێ کە بیان بەخشی. دەی بازرگانیەک هەیە لەگەڵ خۆیە جل جلاله. إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. ئەو کەسەی ماڵەکەی لەگەڵ نەفسی خۆیە، ماندووبوونی خۆی هەمووی سەرفەکە لە پێناوی خۆیە. ئەفەرمێ هەر کەسێک ئەم دوانە ئەکا لە بەرامبەراچی بەهەشتی پێ ئەدرێ. ئەمە کڕین و فرۆشتن. کام تیجارەتە ئەو بازرگانیەکەوە تۆ ڕزگار ئەکا لە ئاگر؟ ئەو تیجارەتەیە کە تۆ لەگەڵ خوایە جل جلاله تیجارەت و بازرگانی ئەکەی. تیجارەت و بازرگانی بابەتێکی زۆر گەورەیە لە قورئانە. ئینسان کە ئەیخوێنێتەوە شەرمەزار ئەبێ ئەگەر بە ئەمڕۆ بەخۆی بڵێ بازرگان و ئیشکەر و ئەبینێ لە قورئانە کێ ئیشکەرە، کێ خەریکی خزمەتە، کێ بەقای هەیە و کێ تەواو ئەبێ. نظریاتی ئینسانەکان بۆ شتەکان جیاواز لە نظریاتی ئیلاهی. میزانی ئینسان جیاواز لە میزانی خوا جل جلاله. ئێمە ئینسان هەندێک میزان هەیە لە لای ئێمە جێگەی نابێتەوە. کێ هەیە ئەم میزانە لە لای عەقڵیا جێگەی بێتەوە؟ ئافرەتێ داوێن پیس خەریکی زیناکردن بێ، تۆزێ ئاو بە بەسەگیە و خوا عەفوی. ئێمە نەک تۆزێ بە ئاو بە بەسەگیە، سەری لە سوژدا بڕۆ ئاڵێن کوڕە بڕۆ بێدین پاشخەڵە جوانە. ئەم شێوازە قسەی لەگەڵا ئەکەی، بەڵام لای خوا جل جلاله بزانە چەند بە قەدرە ئەو کەسە. هەندێک دۆست لەو هاواریانەی کە موسڵمان بوون گلەیان ئەکرد، یعنی واسە چەند وەقت ئێمە موسڵمانین هێشتا خەڵکە موسڵمانەکە بە چاوێکی تەواو سەیری ئێمە ناکرد. ئەڵێ بەخوا ئەمە لە کۆنە هاواری بووە. ئاگای لەوە نییە هەرچی ئەسحابن هەمووی موشک بوون و خوا هیدایەتیدا. میزانی ئیلاهی میزانێکی زۆر گەورەیە. هەر کەسێ لەژێر میزانی خوایە جێگەی بووە، ئەوە براوە، نەک لەژێر میزانی ئینسانە. ئێمە ئینسان طبیعەتمان ئاوایە مەسئولێکە بینین ڕێزی لێ ئەگرین. ئەم مەسئولە کێ؟ لای خوا کێ ئەم کەسە؟ لەوەسێ بێقەدرترین کەسی سەر ئەم زەویە بێ، کەچی زۆر بەڕێزەوە لە بەرامبەری ئەوەستی. ئێمە لە ئینسان ئەترسین، خوا داوامان لێ ئەکا وەرە بەس لە من بترس. ئێمە چاومان لە دەستی مرۆڤە، خوا ئەفەرمێ لێگەڕێ وەرە با من ڕزقت بدەم. ئێمە این لە خەیاڵی خۆمانە بەرنامەدانێن خوا چۆن ڕزقمان بدا. کورە دە لێگەڕێ خۆ تەسلیم بە خوا کە جەل جەلاله با ئەو بڕیار بدا. ئەم دوو میزانە زۆر گەورە و گرنگە. لەوە ئەچێ دوو کەس یەکێک مناڵەکانی زۆر فەقیر بێ لە ژیانە بڵێن بەخوا فەقیرە هەر بە هەژاری هێنای، بەڵام ئەم کەسە لای خوا دەوڵەمەندە. کەسێکی زۆر دەوڵەمەند لای خوا لاتە، خوای سبحان اللهی لە ڕۆژی قیامەتا پێی بگەن تەسبیحێکە کە بگاتە سەر نامەی ئەعمالی. لەوە ئەچێ ئێمە لە دنیاە کۆمەڵشت هەبێت لە دەستمان دابێ، بەڵام دڵنیا بکە ئەو کەسەی ئاخرەتی دۆزیەوە خۆی دۆزیەوە، چونکە ئەو کەسانی خەسارەتمەندن. قل إن الخاسرين الذين خسروا أنفسهم وأهليهم يوم القيامة. خويان أولاديان للروج قيامتها بخسارتها بل أوانا خاسر، أوانا دوراون. لبرو قد غم بدنيا نخون زريك عزيزانا بخوا أم دنيايات أروات هر رجي بدس كسيا كويا بخوا أجر قدري هبوا بيغمبران عليهم الصلاة والسلام لهم كز دولة من ترأبو أو بيغمبر عزيزي خومن عليه الصلاة والسلام جبرائيل هاتا خزمتي أجر أتيبا دعاكم ها خوا أمري بيكون ما أمكي وأنا بكما ألطون بوت نامي
فطرەتی ئینسانیەت پێغەمبەریان صلی الله عليه وسلم هەڵی بژار. کەسێک هاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کاتێکەوە غەنائیمی خەیبەر فەتحی خەیبەر طبعا فەتحێکی زۆر گەورە بۆ موسڵمانان. عائیشە ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ئەو کاتە تێر خورما بوون کە فەتحی خەیبەر کرا. ئەفەرمێ دەستی کرد بە کڕین و فرۆشتن، ئەڵێ پیاوەکە زۆر دڵی خۆش بوو، هاتە ناو مزگەوتەوە هاواری ئەکرد ئەیوە ئەمڕۆ ڕبحێکم کردووە کەس وەکو من نەبووە، ئەوەنم بازرگانی کرد، ئەمەنم کڕین و فرۆشتن کرد بۆ ڕەفیقەکانی قسەی ئەکرد. پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم سەری بەرزکە و فەرمووی چیت پێیا کرد؟ فەرمووی 300 ئۆقیە، باوڵێن 300 کوپە 300 کیسە ئاڵتونم پێیا کرد. ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمووی من پیاوێک ئەزانم لە تۆی زیاتر پێیا کرد. ئەڵێ ژووتی کێ لە من زیاتری پێیا کرد؟ من 300م پێیا کردووە، کەس هەیە بتوانێت 301 پێیاکە؟ فەرمووی کەسێک لە دوای نوێژ کاتەکە بینی نیوەڕۆ عەسر بوو، دوای نوێژی نیوەڕۆ 2 ڕکعاتی کرد لە تۆ زیاتری پێیا کرد. الله ئەکبەر. بزانە ڕبح لە ئیسلامە چۆنە، لای خەڵک چۆنە. پارە و سەرۆت و سامان ئەملاک و ئەموال ئەمانە چین؟ واللهی ئەو ساتەی کە ئەمریت دوو پرسیاری زۆر سەختە لێ ئەکرێ. سەخت ماڵە بەچی بەدەستهێنا، لە چیا سەرف کرد؟ ئەم لاشت بەچی ماند و ڕزان، لە پێناو چی کۆتاییت پێهێنا؟ پرسیاری ئەمەد لێ ئەکرێ. بۆچی لاشت مانوو کرد؟ لە پێناو حیزبە، لە پێناو مناڵە کە دوای وەفایان نەبوو، لە پێناو خێزانە، لە پێناو بنیادنانی ماڵە، لە پێناو چیا لاشەی خۆتە سەرف کرد؟ عارەقەت لە پێناوی چیا کردەوە؟ لە حەزوری خۆیان وەستای و نوێژت ئەکرد و یان ئەچوی هاوکاریت بەسەر هەژارێکە سەرف ئەکرد و یان لە بینای مزگەوتێکە کارت ئەکرد و کامت لاشت سەرف کرد؟ یان بۆ دنیای خۆت و خەریکی مەرام بازی و خەریکی چی بووی؟ لە پێناو دەعوە و بانگەوازە سەرفت کردیان نا؟ ئەم زەمانە طبعا زەمانێکە دەعوەی ئیسلامی وشک بۆتیامان. کێمان هەیە لەبەر تەلەڤیزیۆن تااقەتمانی لەگەڵ مناڵەکانمانە دانیشین 2 کەلیمە قورئان بخوێن، لەبەر فەیسبوک قورئان ناخوێن، لەبەر تۆڕە کۆمەڵایەتیەکان تەواو کتابی خوا لە ماڵەکەمانە فەرامۆش کراوە. کووامان دووبوونمان لە پێناوی خوا، کوا چەند جار ڕکووعە برد پشتێ ئێشا هەرتوو هەڵنەسای. چۆن کاتێک کە سەرت گرت بۆ مەعاشەکەت پشتێ ئێشەوست بەجێشن نەهێشت؟ کوا چیت کردووە ماندووبی لە پێناوی خوایە تا بڵێ من کەسێکم ڕابحم؟ بۆیە عەزیزانم ڕبح لە ئیسلامە بابەتە معنەویەکان و ئیمانیەکانی ئینسانی موسڵمان. پیاوێک ئەناسم زۆر دەوڵەمەندە، کوڕەی زەوی چەندێکە هەموو ڕۆژێ ئەوەندە خێرەکە، ئەوەندە زۆر زیاتر لەوە، خۆت ئەموالی ئەو بنی نایەت، فەقیرە بەسەری ئەکاتەوە، هەتیوە بەسەری ئەکاتەوە، بێوەژنە بەسەری ئەکاتەوە، مجاهیدە لە پێناوی خوا پارەی ئەداتێ، مزگەوتە ئەیکاتەوە، خەسەخانە ئەکاتەوە، مەکتەب ئەکاتەوە، پرد ئەکاتەوە لە بەیانی هەتا ئێوارە خەریکە بە ئەندازی تۆپەخڕەکەی زەوی پارە سەرفەکە. لەوە چێسەوە بڵێن وەڵاهی ئەوە کێیە چەنەمە لە دنیا؟ ئەوە 1 ملیاردێری هەموو جیهان. ئەی باشە موسڵمانە؟ ئیماندارە؟ بەڵێ ئیماندارە. تەسەوور ئەکەن کەسێک هەبێ لەمە زیاتر ببەخشێ، لەمە زیاتر ئەموالی هەبێ، وەڵاهی ئەو کەسەی دوورکە نوێژی سنەتی پێش نوێژی بەیانی ئەکا لەم کەسە زیاتری بەخشی. خەیر من الدنیا وما فيها، هەرچی لە دنیا و ئەوی لە دنیا هەیە ئەو دوورکاتە ئەوەنە ئەجری هەیە. دەیتۆ تەسەوور کە ئەگەر بێت و کوڕەی زەویت هەبێ بیبەخشی لە ڕۆژێکە ناکاتە ئەوەی دوورکاتەکە جێبەجێ کردبێ. ئەی بۆ تەمەڵی ئەکەی، ئەی بۆ خۆت بە ڕابح ئەزانی، ئەی بۆ خۆت تووشی خەسارەتمەندی ئەکەی. چەند دقیقە لە کاتێ بە بەلاش ئەڕوا لە ژیان تا هیچ ئیسفادەیەکی لێ ناکەی. ئەی بۆ نایی لە خزمەتی دینا سەرفی بکەی، بۆ نایی لەگەڵ مناڵتا دابنیشی کەلیمەی قورئان لەگەڵا بخوێنی. باخچەی قورئان باخچەی پەروەردەیە. ئەی ئەو کەسەی تووشی گومڕایی هاتووی فریای باخچەی قورئان کەوە با ڕزگارت دەبێ. ئەی ئەو کەسەی کە نەخۆشی فریای باخچەی شیفای قورئان کەوە.
ئەی کەسێ قەرزاری فریای باخچەی قورئان کەوە، ئەی ئەو کەسێک کە مناڵت نییە فریای باخچەی قورئان کەوە، ئەی ئەو کەسێک کە مناڵت هەیە و ساڵح نییە فریای باخچەی قورئان کەوە. باخچەی قورئان باخچەیە کە هیچ کەس زەرمەند نابێت کە تێ ئەڕوا، هەمووی بەڕابحی ئەچێتە دەرەوە. واللهی ئەو کەسەی لە خزمەت کەلامی خوایە ئەژی هەموو لەحظە و چرکە و سانیەیەکی ئەو بەرزبوونەوەی لە ئاستی دنیا و نزیک بوونەوەی لە ڕەب العالەمین. بۆیە عەزیزانم خزمەتکاری قورئان، تێگەیشتن لە مەعانی دین، فێربوون و خزمەتکاری دین زۆر گەورەیە بۆ ئێمە موسڵمان. ئێمە سوهەیبێک ئێستا ناوەکەی ئەخوێنینەوە، ئادەی بزانم کێ ئەزانێ ئەو کەسانە کێ بوون کە دەوری سوهەیبیان گرتبوو، ناویان لە سیرەشە باز نەکراوە، پارەیان پێیا کرد، پارەکەی سوهەیبیان برد، بەڵام کێ ڕابح بوو؟ سوهەیبێک کە کەسێکی نەناسرا و عومەری کوڕی خەتاب کە وەفاتی کرد فەرمووی حتا خەلیفە هەڵەبژێرێ ئەو گەنجە پێشنوێژیتان بۆ ئەکە. سوهەیب دوای عومەری کوڕی خەتاب ئەوەندە ناودار بوو لەناو ئەسحابە، پێشنوێژی بۆ ئەم هەموو ئەسحابە ئەکرد، هەمویان ئیمامی عوثمان، ئیمامی عەلی، هەموو تەلحە، زوبەیر، کێ هەمووی لە پشتی ئەوە نوێژیان ئەکرد. دەی بزانە ڕەبیح سوهەیب ئەو لەم یەڕبەح، ئایا چ قازانجێکی کرد، چی دەستگیر بوو؟ زۆرێک لە زاناکان ڕەئیان ئەوهایە ومن الناس من يشري نفسه، لەناو مسلمانان و ئیمەدا هیوا هەیە خۆی ئەکڕێتەوە لە خوا، خۆی ئەکڕێتەوە، ئەفەرمون ئەوە لە حەقی سوهەیبە هاتە خوار. خوای بۆ خاتری گەورەی خۆت بمان گێڕە لەو عەبدانەی کە بە خواناسی ژیان ئەبەنە سەر، بمان گێڕە لەو عەبدانەی کە ژیانیان ئاخرەتیان لە پێناوی تۆیە سەرفەکەن. یا ڕەبی خوایە عاقبەتمان پڕخەیر کە دینداریمان دامەزێنە، خواناسیمان دامەزرێنە. یا ڕەبی خوایە بمان گێڕە لەو کەسانەی سەرفرازی ئەم دنیا ئەو دنیا ئەبن، خوایە عاقبەتمان خێرکە. یا ڕەبی خوایە گیان داوات لێ ئەکەین لە گوناهەکانمان ببوورە، خوایە گوناهێ لەمەوە پێشکردومانە عەفومان کە، لەمەوە دووە گوناهێ ئەکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە. لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ. یا ربي خويا سرفرازي دنيا وآخرة مانك يا أكرم الأكرمين، بأمتي رسول الله صلى الله عليه وآله وسلم حساب مانك لجر سيبري آلاي أو حشر مانك پروردگارا لقل هاولاني برئزي پیغمبريانا صلى الله عليه وآله وسلم حشر مانك. يا ربي خويا جان داوار لي أكن بناوي جوانت بصفتي برزة باسم عظمة خويا لقناهي دايكو باكمان ببوري، خويا لقناهي مردو كان من ببوري يا أكرم الأكرمين. خويا هر مردو يقل أمتي پیغمبري خويا صلى الله عليه وآله وسلم بكزما وتو كزن دعاي وبكا وإما لم مزقوتو دعاي وبرزكين وخويا لقناها كان ين ببوري. يا ربي خويا مسلماني قناه بارن عذاب قبريان هي خويا عفويان كيا أكرم الأكرمين. يا ربي خويا داوال لي أكين بناوي جوان بصفتي برزة باسم عظمت لمن خوش بيا أكرم الأكرمين. يا ربي خويا جان ضل من آرامك، مال من آرامك، شر من آرامك، ولات ونجتمان من آرامك، لفتنو آشو بشر أم ولاتي أما بارزة يا أكرم الأكرمين. خويا جان أم شر ولاتي أما زور مشاكل رويتي كردوها، خويا جان بروسكي شر لهم لايك وأباري خويا أم شر ولاتي أما بارزة يا أكرم الأكرمين. يا ربي خويا أمتي پیغمبری خواه صلی الله علیه و آله و سلم بپارێزە، کافران کۆبوونەتەوە پەروەردگارە خوێن لەم ئومەتە ئەچکێ، پەروەردگارە هانای زەلیلی ئەم ئومەتە بۆ تۆ بەرزەکەنەوە بە هانامانەوە وەرەیە ئەکرەم الئەکرەمین. يا ربي خويا داوال لي أكين بناوي جواند بصفتي برزة باسم عظمت، خويا جان رحمته بزي خود بسر أمتا ببارنا تو قوري خوت، أو من بحال مال دارك، أو من بمنال منالي في عطاك، أو من بمنال منالي صالحك، أو من قرزار قدي سرشاني سوك، أو من نخوش الشفاي بوبنيرا. يا ربي پروردگارا داوال لي أكين بناوي جواند بصفتي برزة باسم عظمت، خويا رزقي حلال لبازار كان من زيادك لحرام بمن بارزة. يا ربي يا إلهي لد أفارنا وداوات لي أكين خوايا صلاة وأما جسي أما بقينا بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم. يا ربي خوايا جان صلوات يخوض بسر أو خشوي السمانا ببارنا يا أكرم الأكرمين. يا ربي خوايا داوات لي أكين بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت، خوايا أم دعانا من لورقر يا أكرم الأكرمين، خوايا أم دعانا من لورقر يا أكرم الأكرمين. يا ربي خوايا جان لد أبارينا ولد ألالينا وخوا أسبار دلائي توزعنا به
و ئیمانمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین ڕەوشت و ئەخلاقی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین گەنج و لاوی ئەم شار و وڵات و نیشتیمان و ئومەتی پێغەمبەری خوایمان صلی الله عليه و آله وسلم سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان حیا و حرمەتی ئافرەتانمان زیاد کە هیدایەتی گەنجەکانمان بدە یا ئەکرەم الئەکرەمین حشمەت بەسەر ئەم وڵاتە ببارێنە حیا بەسەر ئەم نیشتیمانە ببارێنە یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین همتمان بەرزکە بۆ خزمەتکاری دین بمان کەرە خزمەتکاری دینەکەت یا ئەکرەم الئەکرەمین یا ربی پەروەردگارە زمانمان کولە لە دوعایە بە زمانی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم دوعاکەین خوایە هەر چاکەیەک ئەو خۆشەویستەمان داوای لێ کردووی ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەی ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا ئەکرەم الئەکرەمین ئامین ئامین